کە گەورە بووی حەز ئەکەی ببی باچی حەزەکانی منداڵانی جاران بۆ گەورەبوون و وەرگرتنی پسپۆڕیەکی جیاواز زۆر سنووردار بوون. ئایا منداڵانی ئێستاوان هەمان حەز و خولیای جارانیان هەیە بۆ گەورەبوون و وەرگرتنی پسپۆڕیەکانیان؟ بینەربین. لانی چەندی؟ باشم. لانی حەزەکەی کە گەورە بووی ببی بەچی؟ حەزەکەم ببم بە مامۆستا. بۆچی؟ لەبەرێ مامۆستا خۆشترێکە. باش سپاس. خواحافیز سپاس. نارین چەندی؟ باشم. باشی؟ باشی؟ بەڵێ. نارین پێم بڵێ کە گەورە بووی حەزەکەی ببی بەچی؟ مامۆستا. بۆچی؟ حەزم لێ. ئەخ مامۆستا چیەکە؟ دەرسە خوێنێ بە مناڵەکان دەستیان پێڵێتەوە. باشە سپاس. باران چەندی؟ باشم. باران کە گەورە بووی حەز ئەکەی ببی بەچی؟ پۆلیس. بۆچی؟ هەروە. باش سپاس. ئاڵێ گوڵ چەندی؟ باش. یعنی زوو هەستای لە خەو؟ ئاڵێ پێم بڵێ کە گەورە بووی حەزەکەی ببی بەچی؟ قەپشۆری. بۆچی؟ حەزم لێ. باشە سپاس. چۆنی پەرۆش؟ باشم. پەرۆش کە گەورە بووی حەزەکەی ببی بەچی؟ ببم بە دکتۆر. بۆچی؟ لەوەڵا دکتۆر نافیتەر. بۆچی؟ خۆشە. خۆشە ئەخ بۆچی خۆشە؟ سار چاکیتەوە. ئایا چەندی؟ باشم. ئایا پێم بڵێ کە گەورە بووی حەزەکەی ببی بەچی؟ مامۆستا. بۆچی؟ ئاخر حەزم لێتی. چۆنی؟ باش. مەهناز؟ بەڵێ. ئەڵێم کە گەورە بووی حەزەکەی ببی بەچی؟ مامۆستا. بۆچی؟ حەزەکەم. سپاس. میر چۆنی؟ باشم. میر حەزەکەی کە گەورە بووی ببی بەچی؟ دکتۆر. بۆچی؟ خەڵک چاکەمە. چۆنی؟ باشم. پێم بڵێ حەزەکەی کە گەورە ببی بەچی؟ ئەندازیار. بۆچی؟ بەرەوخانی گەورە دروستەکە. ئاران چەندی؟ باشم. ئاران سەرماتە؟ ئاران حەزەکەی کە گەورە ببی بەچی؟ فارمان. فارمان چی ئەکا؟ خەڵکەکانە پارێزێ. لە چی ئەم پارێزێ؟ ئاگر کوژێنەوە. باشە سپاس. حەزەکەی کە گەورە بووی ببی بەچی؟ کەروێش. بۆچی؟ لەبەری کەروێشەکە چوو بۆ پۆلیس. ڕاست؟ چۆنی؟ باش. حەزەکەی کە گەورە ببی بەچی؟ باشە. بۆچی؟ حەزم لێ. باشە سپاس. باش. درەیە کە گەورە بێتەوەی ببی بەچی؟ پۆلیس. بۆچی؟ حەزم لێت. باشە سپاس. لەوین چۆنی؟ باشم. لەوین کە گەورە بووی حەزەکەی ببی بەچی؟ مامۆستا. بۆ؟ حەزم لە مامۆستایە. باشە سپاس. ڤیتا پێم بڵێ ئەم بەیانە چی خوارد؟ ماستە خوارد؟ ماستم. ماستەکە دیارە بلێتەوە. چی؟ ئەڵێم خوارد. شیریشم خوارد. ئافرەتێ بێ. ڤیتا پێم بڵێ حەزەکەی کە گەورە ببی بەچی؟ پۆلیس. باشم. ئاغا چۆنی؟ باشم. ئاغا حەزەکەی کە گەورە ببی بەچی؟ چی؟ حەزەکەی ببی بە هیچ کە گەورە بووی؟ چۆنی؟ باشم. باران کە گەورە بووی حەزەکەی ببی بەچی؟ حەزەکەم ببم بە دکتۆر. بۆچی؟ چونکە دکتۆر
إيشكا باش سباس تاني باسم هقول لك حاجة كده بيبتي دكتور بتي لبراي دكتور إيشي هي باش سباس تاني باسم ناوچا ليوا ليوا پێم بڵێ کە حەز ئەکەی کە گەورە بیبی بەچی دكتور بۆچی چونکە حەزەکەم نەخۆش تاکەمەوە ئەفرین سپاس تۆنی باش کە گەورە بێ حەزەکە بی بەچی لەگەڵ مامۆستا بۆچی لەگەڵ لێ تۆنی باشم حەزەکەی کە گەورە بیبی بەچی دکتۆر و مامۆستای وەرزش بۆچی حەزم لێیەتی لاوی تۆنی باشم لاوی حەزەکەی کە گەورە بیبی بەچی ها حەزەکەی کە گەورە بیبی بەچی عسكر بۆچی حزكة باش سپاس تۆنی باش باشی خۆش بۆ ئەمڕۆ باخچە بەڵێ باشە حەزەکەی کە گەورە بیبی بەچی پیا بۆچی باشە سپاس جانی باش حەزەکەی کە گەورە بیبی بەچی مامۆستا باشە سپاس حەزەکەی کە گەورە بیبی بەچی بە دکتۆریدا باشە سپاس جانی باشم پێم بڵێ کە گەورە بێ حەزەکەی بیبی بەچی دەروێش کەروێشت بۆچی حەزم لێیەتی باشە سپاس لارا پێم بڵێ کە گەورە بێ حەزەکەی بیبی بەچی بمش حەزەکەم مەسی دەلی بۆچی حەزم لێیە دەرمانوشت بۆ خەڵکە نووسی بەڵێ باشە سپاس جانی باشم ئیلیاس حەزەکەی کە گەورە ببی بەچی سوێ دەبەر بۆ حەزم لێتی باشە سپاس خونجا پێم بڵێ کە گەورە بێ حەزەکەی بیبی بەچی پۆلیس بۆچی حەزەکەم باشە سپاس مەستی چۆنی باشم بەینی زوو ئەستای لە خەو ئا مەستی پێم بڵێ کە گەورە بووی حەزەکەی ببی بەچی دکتۆر بۆچی دکتۆر ئەخە بۆچی حەزم لێ دەرمان بم بە خەڵک توخوا زۆر سپاس دە باشە چۆنی باشم پێم بڵێ کە گەورە بووی حەزەکەی ببی بەچی مامۆستا بۆ چۆنی باشم ناوچیە مەستان کە گەورە بووی حەزەکەی ببی بەچی پێتر چی پێر ئەکتەر بۆچی حەزەکەی ببی بە ئەکتەر دە حەزم لێ ببم بێ دەبروی لە تەلەڤیزیۆنان دەرئەکەوی ئا باش سپاس شا ئەڵێم کە گەورە بووی حەزەکەی ببی بەچی دکتۆر بۆ آخر بۆی خەڵک بێ بۆی چای کاکەمەوە بەڕاست بەڵێ دەرزیان لێ ها دەرزیان لێ بەڵێ دەباشە سپاس باش بەس هەرماتە پێم بڵێ ناو چیە ئەسما ئەسما حەزەکەی کە گەورە بووی هەکە گەورە ئەبی ببی بەچی مامۆستا بۆچی حەزم لێ باشە سپاس میر چۆنی باشم میر پێم بڵێ کە گەورە بە حەزەکەی ببی بەچی پۆلیس لاریا چۆنی باش لاریا پێم بڵێ کە گەورە بە حەزەکەی ببی بەچی نازانی دەباشە سپاس چۆنی باشم حەزەکەی کە گەورە ببی بەچی مامۆستا باشە سپاس مینا چۆنی باشم پێم بڵێ کە گەورە بووی حەزەکەی ببی بەچی دکتۆر بۆچی آخر حەزەکەم ئەڵێم کە گەورە بووی حەزەکەی ببی بەچی حەزەکەم ببم بە پەپوولە بۆ حەزم لە پەپوولە چونکە ئەفرە ڕەنگەکەشی جوانەوە نیە خۆشە دەڵی پەپولێ دەی سپاس هاوڕە چۆنی
باشم بیان بڵێگە گەورە بووی حەزەکەی ببی بچی وای دەبی چی ناچۆن پێساڵم باشە چینە ئەڵێم هینە کە گەورە بووی حەزەکەی ببی بچی شین چی؟ شین من ئەڵێم کە گەورە بووی حەزەکەی ببی بچی مامۆستا بۆچی؟ چونکە حەسنەتی باشە سپاس بێگومان منداڵان تا گەورە ئەبن دووسێ جاڕای خوان ئەگۆڕن لەبارەی ئەو پسپۆڕەی کە حەزیان لێتی و ئەیانەوێ لا دوا ڕۆژدا ببن پێی هەروەها هەندێکیشان ئەبێ باخەونی منداڵیان خۆزگە ئەمزانی ئەوانەی کە ئەیانت ئەبین بۆ ئێستا گەورە بوون ئەخۆت بوو بێتن باچی تا بەرنامەیەکی دیکە هەر شاد بن.